لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەن لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت. لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی. ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12,000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت. پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم. ژیرتان لەگەڵ سلااو ڕێز خۆشەویستی ماوەڕیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێی بەرنامە سفرێک ژیری وەکوە هەفتان دێڵێمەوە باشترین بەرنامەیە لەناو یوتیوبی کوردی بۆ زانینی زانیاری زیاتر. ئاگادارکردنەوەیشم هەیە لەنەو پاش لە باتی ئەوەی لێک هەفتە یەک بەرنامەی سفرێک ژیری دەبی ئینشاڵڵە دەکەینە 3 دانە لە سەرەتای هەفتە بەرنامەیەکی تایبەت بە تەکنەلۆژیا سفرێک ژیری لە ناوەڕاستی هەفتەش بەرنامەیەک سفرێک ژیری لەسەر فیلم و سینەما و هەروە تیڤی شۆ زنجیرەی تەلەڤیزیۆنی ئانەمەیە ئەگە هەبوو باسییان دەکەین. لە کۆتایی هەفتەش بێگومان بەرنامە سفرێک ژیری لەسەر ڤیدیۆ گەیم هەر بەردەوام دەبێت. دەمەوێت خزمەتتان بکەم دەمێت بە جوانترین شێواز بەرنامەی سفرێک ژیری گەورەتر بکەین و باشتری بکەین. بۆیە تکار دەکەم لایک سابسکرایب لەبیر نەکەن با یەکسە دەست بە هەواڵەکانی ئەو ڕۆمان بکەین. یەکەم هەواڵی ئەو ڕۆمان لەلایەن کۆمپانیای سۆنیەوەیە. کۆمپانیای سۆنی دەیەوێت تا کۆتایی ئەو ساڵ ژمارەی پلیستیشن 5 زیاتر بفرۆشی لەوەی کەوا لە ساڵی دووەم پلیستیشن 4 فرۆشتووە خۆ لە ساڵ یەکەمی پلیستیشن 4 فرۆشتووە. سۆنی بە شێوەیەک لە شێوەکان ڕاگەیاندکەوە لە تاوەکو پێش کۆتایی هاتنی ساڵی 2020 زیاتر لە 4.5 میلیۆن دانە پلیستیشن 5 فرۆشت و دەیانەوێت تاوەکو چەند مانگەی دیکە ژمارەکە لە 4 میلیۆنەوە بەرزی بکەنە بۆ 7 میلیۆن و دەیانەوێت تاوەکو مانجی 11 کە دەبتە ساڵی یەکەمی پلیستیشن 5 زیاتر لە 14.8 میلیۆن پلیستیشن 5 بفرۆشن کە ژمارەیەکی زۆرە و لە پلیستیشن 4 زیاتر دەفرۆشێت بێت و تاوەکو مانجی 11 سۆنی بتوانێت 14.8 میلیۆن دانە پلیستیشن 5 بفرۆشێت. بەڵام کێشەیەکیە کێشەکەش تەنیا لەسەر پلیستیشن یا بەڵکو کێشەکە لەسەر ئەکسبۆکسیش هەیە ئەویش ئەوەیەکەوە کەمی لە بەرهەمهێنان هەیە هەم ئەکسبۆکس سیریەس و هەم پلیستیشن 5 کێشەی دروستکردنی پرۆسیسەرەکەیان هەیە کە لەلایەن کۆمپانیای AMD و لە بۆیان دابین دەکرێت. AMD بە شێوەیەکی ئەنی ژمارەیەکی کەم لە پرۆسیسەران دروست دەکات کەوا سۆنی و مایکرۆسۆفت دەیانەوێت لە بۆ دروستکردنی کۆنسۆڵ نوێیەکی خۆیان بەکاربین. هەو کارێکە شێوەیەکەوە AMD ئەو بیرەی لێ نەکردبووەکەوە بەو شێوازە پلیستیشن 5 و ئەکسبۆکس دەفرۆشێ یان چاوەڕوانی ئەو ژمارە زۆرەی نەبوون کە لە ناو جیهان خەڵک داوا دەکات. هەرچەندە هەم سۆنی هەم مایکرۆسۆفت تقریبا سۆنی زیاتر ڕایگەاندکەوە ئەو ژمارەیە کە خەڵک داوای دەکات تاوەکو مانجی 6 لەوانەیە بەردەست بخەواتە مانجی 6 ئەو ساڵ لەوانەیە بتوانانی بچە بازار بە سەری خۆی کە $500 بیکڕی. جا لە کوردستان لەوانەیە بتە 550 535 مانجی 6 پێشتر وامان بیر دەکردەوە ئەو مانگە دەبی مانجی 2 دەبی بەڵام لە مانجی 2 سۆنی ئەو بڕیاریدایەکەوە تاوەکو مانجی 6 نەتوانی بە ئاسانی بچە بازار پلیستیشن 5 بکرێت لەبەرەوەی بە کەمی بەرهەم دێت. بەڵام مایکرۆسۆفت بە پێچەوانەوە ڕاگەیاندکەوە ئێستا ژمارەیەکی زۆر لە ئەکسبۆکس سیریەسیان بەرەمێناوە هەر کەسێک دەتوانێت بستە بازار بە نرخی خۆی تۆزێ گرانتر مەسەڵەن ناوانەی 50 لە 60 گرانتر بتوانێت بیکڕێت. لە کۆتایی ڕۆژەکەش بێگومان بەس گەیمەران براوە دەبن لەو حاڵەتە ئەگەر گەیمەران بتوانن بە نرخی ئەسڵی خۆیان کۆنسۆڵ نوێیەکان بکڕن بێگومان ئەوە سەرکەوتن لە بۆ گەیمەران و هیوادارم ئێوەش بتوانن باریداراییتان کۆکەنەوە بتوانن دانەیەک بەدەست بخەن ئەگەر حەز دەکەی ئەگەر دەتەوێت لەسەر کۆنسۆڵی نوێ یاری بکەیت. هەواڵەتی دیکەم هەیە لەسەر GTA 6 هەفتەی ڕابردووش تقریبا هەواڵەتی گەورەمان هەم لەسەر GTA 6 بەڵام ئەو هەفتەیە هەواڵەتی یەکجار خۆشە ئەویژەوەیەکەوە ئەگەر لە بیرتان بی لە باڵقەکانی ڕابردوو زیاتر باسی ئەو بابەتم کردیەکەوە دێن هاوزەر کاتی خۆی بەرهەمهێنەری یاریەکانی GTA بوو ستۆری یاریەکانی GTA دەنووسرانە ستۆری دەستی هەبوو لە نووسینی ستۆری یاری Red Dead Redemption 2 ئەو کابرایە کۆمپانیای ڕۆکستاری بەجێهێشت لە 2020 واتە گرێبەستەکە کۆتایی پێ هات و نوێی نەکردەوە و کۆمپانیاکەی بەجێهێشت پارێکی یەکجار زۆریشی بەگومان وەرگرت وەکو دیاری کە 11 ساڵە خزمەتی نەکۆپای ڕۆکستاری کردێت. دەنگویەکی دیکە هەیە هەواڵەکە لەوەی پێدا بووە دەنگویەکی دیکە هەیەکەوە دەڵێن دێن هاوزەر تاوەکو 1-2 مانجی دیکە پەیوەندی بە ڕۆکستار دەکاتەوە لەبوو ئەوەی بتوانن GTA 6 لە ساڵی 2023 بە فەرمی بڵاو بکەنەوە. GTA 6 لە ساڵی 2023 ئەو دەنگویە لە تویتەر لەناو ماڵپەر ڕێدێتی یەکجار بەربڵاو بوو لە هەماوی هەفتەی ڕابردوو خەڵکێکی یەکجار زۆر پێی وایە GTA 6 لە ساڵی 2023 بڵاو دەکرێتەوە بە ئەکیدی. بەڵام کێشەکە ئەوە بووکەوە بەرهەمهێنەر و پرۆدیوسەری تۆندەڵی شارەزارە ناو دنیای GTA و لۆردی دنیای GTA و شێواز دروستکردنیەکانی GTA لەناو ڕۆکستاری کەم بوونەوە. بەتایبەت یەک لەوانە دێن هاوزەرە دێن هاوزەر دەستێکی یەکجار زۆری هەیە بۆ GTA San Andreas بە کاملی ئەو نووسیتی GTA 5 هەر بێبی ویەوەتە منداڵی خۆتی ئەو یاریە بە کاملی ئەو دروستی کردیە نەفرق ناتوان یاریێک دروست کە بێگومان بەڵام سەرپەرشتی گشتی یاریەکەی کردەوە دەرهێنەر نەبووە بەڵام بەرهەمهێنەری پشت هەموو شتێکی بووە بە دەرهێنەریشی وتیە ئەوە بکرێەوە وەکو بۆچوونی هۆم ئەو هەواڵەکانی وەکو بۆچوونی خۆشم پێم وایە GTA 6 تاوەکو 2023 بڵاو دەکرێتەوە من تاوەکو ێستاش پێم وایە ئەو ساڵ ترێلێکی یاری GTA 6 دەبینین. ئاڵەتی دیکەم هەیە GTA 6 ئەویش NPC-ەکانەوەتە و کارکتەرانی
ئەوانی کە یاریان پێ ناکرێت ناو جیانەکەی دەسوڕێنەوە پێ ئەو دەنگوێ نوێبی دەڵەن GTA 6 NPC دووبارەی تێدا نابی NPC دووبارەی تێدا نابی واتە هەر کارکتەر لە ناو دنیای GTA دەیبینی بە تایبەتی دروست کرا کەشتێکی یەکجار سەر شێتانەیە لەبەرەوەی GTA ماپەکەی یەکجار فراوانە خەڵکی زیاتر تێدا مثلا Red Dead ماپەکەی فراوانە بەڵام خەڵکی کەمتر تێدایە زیاتر چۆڵاییە بە شوێنێک گوندێکەوە چەند خەڵکەشی دەژین یاخۆ لە چۆلاییەک نەفرێک دو نەفر لەناو عایلێک تێدا دەژین بەڵام تو لە شارەکی ناو یاریەکان GTA بتوانی ئەو هەموو کارکتەر دروست بکەیت دەنگوەیەکی دیکە هات کە پژڕاستی دەنگوەکان کە دەکاتەوە ئەویش بێکەوە باسی سێ زەمەنی جیاواز دەکات هەشتایەکان و نۆتەکان و 2000ەکان کە من چەندجاری پێشترش لەناو بەرنامەی سفرەژیری باسم کردێکەوە GTA 6 ڕەوانەیە تشی وایدای بەڵام ئەگەر بێت و GTA 6 NPC دووبارەی تێدا نەبی کارێکی مەحاڵ ئەنجام دەدرێت بێگومان تاکە کۆمپانیاش بتوانانی کارێکی لەو شێوازە بکە ئیلا کۆمپانیای ڕۆکستارەوە زۆر دڵخۆشم کە بێت و بتوانن کارە ئەنجام دڵخۆشنی پێت وایە GTA 6 لە 2023 بڵاو دەکرێتەوە یاخودنا لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن خۆشەویستانم لەو هەفتەیە یاری God of War لەسەر PlayStation 5 بە فەرمی بڵاو کرایەوە کواڵیتی یاریەکە بەرز کرایە بۆ 4K 60 فریم هەرچەندە 4K native نییە واتە 4K ڕاستەقینە نییە 4K چێکبۆردە واتە لە هەندێک دیمەنەکان ڕێزۆلوشن دەگۆڕدری یاخود ئەگەر ئەو پیکسلانێک کە نەقز دەکات لە ڕێزنوشنی 4K بە شێوەی AI کۆمپیوتەری پێدرێن چێکبۆرد پڕ دەکرێتەوە بەڵام کواڵیتی یاریەکە زۆر جوانە بێگومان ڕێزۆلوشنەکە دەتە مثلا 4K تەواو ڕێزۆلوشنی تەواو بەڵام پیکسلەکان تۆزێک دەستکاری دەکرێت پێ دەوترێت چێکبۆرد واتە پێی ناوترێت native هەروەها بە مۆدی کواڵیتی توانی یاری بکە بێگومان کواڵەکە 4K native بەڵام بە 30 فریم کە کواڵەتێکی یەکجار ناوازەترە بە هەمان شێوە یاری The Division 2 ئەپدێتی نوێی لە بۆ بڵاو کراوەکەوە کواڵەتی یاریەکە بەرز دەکاتەوە لە بۆ 60 فریم هەم لەسەر PlayStation 5 و هەم لەسەر Xbox Series بەڵام لەسەر Xbox Series یاریەکە باشتر کار دەکات جاومانای ئەوە نادەکەوە Xbox Series توانای گرافیکی بەهێزتر لە PlayStation 5 بەڵکو خەتایەکە لە Ubisoft کە بە شێوەیەک لە شێوەکان بە سەقەتی ئەپدێتەکەی PlayStation 5 یان بەردەست خستێ من یاریەکەم تاقی کردەوە لەسەر PlayStation 5 بەڵێ ڕێزۆلوشنی تۆزێک لە چاو ئەوەی کەوا مەسەلاً بڵێ 4K ڕاستەقی نییە ڕێزۆلوشنی تۆزێک نزمترە بەڵام 60 فرێمی تەواو دەدە کە ئەوەش هەر باشە و Ubisoft بە فەرمی ڕایگەیانکەوە خەریکی ئەپدێتێکی نوێ یاخود پاچێکی نوێ دەبن کێشەکانی یاریەکە لەسەر PlayStation 5 چارەسەر دەکەن هەر لەو هەفتەیەش هەر سێ یاری Mass Effect ڕابردوو بە شێوەی کۆلێکشنێک بڵاو دەکرێتەوە بە ناوی Legendary هەر سێ یاریەکانی Mass Effect لە خۆ دەگری هەموو چیرۆکەکان لە خۆ دەگری سەرجەم DLCەکان لە خۆ دەگری کواڵیتی یاریەکە ڕیماستەر دەکرێتەوە بەڵام ڕیماستەرەکە بە کواڵیتی PlayStation 5 و Xbox Series بڵاو ناکرێتەوە واتە لەسەر هەردوو کۆنسۆڵ نوێیەکان بەردەست دەبن بەڵام بە کواڵیتی نەوەی ڕابردوو نەگنەوەی ئێستا واتە گرافیکی بۆ شێوە بەرز ناکرێتەوە بڵێ بە 4K 60 فریم دەتوانم یاریەکە بکەم بە گرافیکی نوێ نەخێر ڕیماستەر کرایە لە بۆ PlayStation 4 و Xbox One لە ڕێگەی backward compatibility لەسەر PlayStation 5 و Xbox Series بەردەست دەبێت و تەنانەت هەموو DLC-کان لە خۆ دەگری بێگومان بۆ هەر سیاری تەنیا یەک DLC نەبیتن DLC Pinnacle Station DLC لەسەر یاریەکەی بەردەست نای بەهۆی ئەوەی بەرەبینەر یاریەکە ڕایانگاتکەوە ئەو DLC لە ناو شەریکەی BioWare ون بووە کۆدەکەیان لە دەستدایە بۆیەش ناتوان ئەو DLC بەردەست بخن کە پێم سەیرە داخواتنە فڕگەسە کۆمپیوتەری دەستکاریی ئەو کۆدەی کردی DLC-کەیان لە دەست چووە لە شەریکی ئەسڵی خۆی DLC-کەیان لە دەست چووە بۆیە ئەو DLC بەردەست نابێتەوە تاو یاریەکە بەردەست دەبی بڕیار لە مانجی پێنج کۆلێکشنە بڵاو بکرێتەوە کە من یەکەم کەس دەبم دەیکڕم لەبەرەوەی تاوەگە یاریەکانی Mass Effect نەکردیە هیوادارم لێرەوە دەست پێ بکەم سنجاچش دیارە بەڕاستی یاریەکە نازانم چێ کردیتی ئەگەر کردیتی لە کۆمنت بە بۆچنی خۆی بنووسە یاریەکەی نهێنێکی نوێ لەناو یاری The Last of Us 2 ئاشکرا کرا کە تاوەکو ئێستا خەڵکەکی زۆر نەیزانی و تەنانەت ستودیۆ ناجی دۆگ لە تویتەر لە ڕیپلای یەک لە تویتەکانی خەڵکی کە ئەو شتیان دۆزیتەوە نووسیان وەڵڵا عافیە گود جاب تاوەکو ێستا چەند کەسێک توانیان ئەو ئەنیمەیشنە بدۆزنەوە ئەنیمەیشنەکەش زۆر سادەیە بەڵام سەرنجڕا چێژە ئەگەر بێت بە کارکتەری ئێلی یاری بکەی دەتوانی ئەگەر بێت و دوگمەی سەرەوە دابگری لەسەر کۆنترۆلەرەکە واتە بەگێڕنا بەڵکو بە دوگمە سەرەوە هێمای سەرەوە دابگری کارکتەرشکە لەگەری بۆ منە دینە دەگەڵ بیان ئەو کوڕەکەی دیکە دەگەڵ بیتن گول لە بە فرە دەدەن یاخود ئەیمۆ دەدەن مەسەلەن تو لەگەڵ هەندێک لە خەڵکی شەڕ دەکەی لەگەڵ دینە یان لەگەڵ ئەو کوڕەی گولت پێ نمایە بەڵام ناتوانانی بچی گولەش پەیدا بکەیت دەتوانانی سەرەوە دابگری کەسەکەی دیکە گولت لەو پەیدا دەکەوە لەوت فڕەتداوە ئێڵی بەدەست گولەکە دەگرتەوە سواری دەمانچەکەی یاخود چەکەی خۆی دەکە کەشتێکی سەرنجڕاکێشە بەڵام پێم سەیر بوو تاوەکو ئێستا نەنایکی دۆک بە خۆشی باسی کرد بوو کەشتێکی وا هەیە ئەنجامی بدەن سوکە لە هیچ دەگەین پلەیەکان باسی ویان نەکردبوو و لە هیچ مقابلەکانش باسی ئەو تایبەتمەندیان نەکردبوو ئێستا گەیمەران یەک لە گەیمەرەکان نەماپەڵی ڕێدێت ئەو ڤیدیۆی بڵاو کردەوە کەوا دەڵێ گولە لە ئاسمان دەتوانێت بگرێتەوە ئەگەر لەوەی باوێ تاوەکو چەکەکەی خۆت پێسوار کاتەوە شش سەنەداشە نهێنێکی نوێت ئاوگەست نەمانزانانی داخوا چەندی دیکە هەیە کە ئێستا خەڵکی نەیانزانیوە کەس ئەو شتەی دەزانی یان نەزانی دەمەیەکە چی بدۆزمەوە لە کوردستان ئەوەندە زیرەک بی ئەوەندە وشیار بی ناو یاریەی ڕۆشنبیر بی لە ناو یاریەی
برێ وەڵای من دەمزانی حەز دەکەم ئەو کەسێ بدۆزمەوە. لەناو یاری فۆرتنایت بڕیارە کارکتەری فرێدی زیاد بکرێ فایڤ نایت فرێدی کە یەکە لە کارکتەرە ترسناکانی یەکە لە یاری ترسناکانیش کە یاریش سانزاشە بەڵام تاو کەستا داخی نەکردیتەوە لەبەرەوە لە یاری ترسناک ترسێ بڕیارە وەکو کارکتەر وەکو سکین لە بۆ یاری فۆرتنایت زیاد بکری هەرچەندە بڕیارەکە بە شێوەیەکی فەرمی نییە جارێ بەڵام بە شێوە لە شێوەکان هەندێک لە خەڵکی لەسەر ڤێژنی یاریەکە لەسەر PC توانیان لەناو فایلەکان چەند ساوندتراکێک بدۆزنەوە یاخود ساوند ئیفێکت و شت بدۆزنەوە ئەو میوزیکانە پەیوەندی بە کارکتەری فرێدی هەیە نازانم چێ دەیکڕی چێ نایکڕی حەزی لەو کارکتەری هەیە خودنا لە کۆمنت بۆتونی خۆتان بنووسن. تڕێلێرێک بڵاو کراوە لەو هەفتەیەی کە حەز دەکەم ڕیاکشنیشی لەبۆ بکەم ئەگە حەز دەکەن لەبۆی دەکەم بە ناوی The Day Before یاریێکی نوێیە بەناوی The Day Before ئەو یاریە بە تێکەڵی دوو یاری دەچی بە تێکەڵی یاری The Last of Us دەچی لە ڕووی هەندێک گرافیکس شاشەی و جوڵە و خۆ پیشاردنەوەی و لە ڕێگەی کەشوهەوای دەوروبەریشی بە یاری The Division دەچی یاریی ترسناچی مانەوە لە ژیانی کامری کەسی سێم دەبی واتە هۆڕۆرە third person وەروا سرڤایڤڵە و کارکتەرەکەشمان کاوبۆیە کڵاوێکی لەسەرە چەک و ئەسلیحەی و تەنانەت HU2ەکەی سەر شاشەی زۆر بە یاری The Last of Us دەچی جوڵەکانیش تقریبان بەڵام کەشی شارەکەی بەیاری The Division دەچی بە تایبەتی The Division 1 وەکو بڵێ لە شاری نیۆرشی یەک تڕێلەری لە بڵاوکرێتەوە تڕێلێکی سەرنجات شەیاریکە بەناوی The Day Before ڕۆژێک پێش ئەو کاتە شتیش سەرنجات شش دیارە ئەگەر حەز دەکەن ڕیاکشنیشی لەبۆ دەکەم و تڕێلەکەتان زیاتر لەبۆ شی دەکەمەوە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن. Activision لە کۆبوونەوەی بڵێندەرەکانی خۆت ئەوانەی کە خاوەن پشکن لە کۆمپانیاکە بە فەرمی ڕایگەیاندکەوە یاری Call of Duty نوێ کە زۆر خەڵک دەڵێن Call of Duty 6 بڕیارە و 100% لە 2021 بڵاو دەکرێتەوە واتە پێرار ساڵ ناکەن کەوا 2 ساڵی پێچ تاوەکو یاریی Call of Duty مان بینی بەڵکو ئەو ساڵ Call of Duty نوێ بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوەی سەیرە ئەوەیەکەوە Activision ئەو جارە نەیوتی کامە ستودیۆ بەرەمێنەری ئەو یاریە دەبن مەسەڵەن پێشتر لە کۆبوونەوەی یاخود کۆنفرانسی بەڵێندەرەکانی خۆی دەیوت یەک لە ستودیۆکانی خۆی خەریکە یاری دەبن بەڵام پێشبین دەکرێت دەنگۆ دەکرێت ستودیو Infinity Ward کە بەرەمێنەری یاری Call of Duty Modern Warfare بوون کە ڕیمێکیان کردەوە لە ساڵی 2018 دەڵێن ئەوان خەریکی ئەو یاریە دەبن ئەگەر بێت و ئەوان خەریکی ئەو یاریە بن کاتەمە یەکسە پێشبین دەکەین Modern Warfare 2 ڕیمەک بکەنەوە و تاواکەری چڕۆکەی Modern Warfare 2019 بکەن بە گرافیکێکی نوێتر بێگومان لەسەر PlayStation 5 و Xbox Series و دەنگوێت شێ کە دەڵێ لەوانەیە یاریەکە لە بۆ کۆنسۆلی Play 4 و Xbox One بڵاو نەکرێتەوە تەنیا لەسەر PlayStation 5 و Xbox Series بەڵام بۆکو بۆچوونی خۆم ئەوە هەواڵ نییە بۆچوونی منە وەکو بۆچوونی خۆمەکو ژیر پێم وانییە Activision کارێکی وا بکە پێم وابی بە بڕای من بی Activision کارێکی واناکە لە بۆ کۆنسۆلی Play 4 و Xbox One هەبڵاوی دەکاتەوە چکە یاریەکانی Call of Duty لە ڕووی گرافیکەوە ئەوەندە بەرزنینە بڵێ کۆنسۆلی کۆن نەتوانن یاریەکان بکە من بە PlayStation 4 وارزۆنی دەتوانی بکەی من بە PlayStation 4 خۆم کات خۆی وارزۆنم دەکرد بە 6 فریم بێ کێشە ڕێزۆلوشنەکەی تۆزێک لە خوارەیان گرافیکەکەی زۆر بەرزنی وەکو مەسەلەن یاریی Battlefield بەڵام هەر نایابە و دەتوان یاریەکە پێ بکە 100% لە کۆتایی تا 100% لە پاییزی ئەو ساڵ یاری Call of Duty نوێ یاخود Call of Duty 6 یان Call of Duty Modern Warfare 2 بە فەرمی بڵاو دەکرێتەوە هەر لەو کۆنفرانسەی بەڵێندەرەکان Activision ڕاگەیان بەهۆی سەرکەوتنی یاری Warzone گەیمەرێکی زۆری هێستریمەرێکی زۆر یاریەکە لە هەموو جیهان دەکەن بڕیاریان داوە لە بۆ هەموو یاریەکانی دیکەی خۆیان مۆدێکی بە خۆڕایی وەکو Warzone بەردەست بخەن و چیرۆکەکەشیان ساڵانەیان 2 ساڵ جارێک چیرۆکی نوێ لە بۆ بڵاو بکەنەوە بەڵام مۆدی ئۆنلاینەکەیان بە خۆڕایی بەردەست بخەن تاوەکو گەیمەرێکی زۆر سوودی وەربگرێت دوو یاری گەورەی ئەو ساڵ کە بڕیار لەو ساڵ بڵاو بکەن ئەو ساڵ بڵاو ناکرێنەوە ئەوانش یاری Diablo 4 لەگەڵ یاری Overwatch 2 کە گەیمەرێکی زۆر چاوەڕوانی دەکات هەردوو یاری دواخریا لە بۆ ساڵی داهاتوو وەتە 2022 2021 بڵاو ناکرێنەوە حاڵەتی دیکەمان هەیە لەسەر Battlefield 6 تقریبا هەمووان دەزانینکەوە Battlefield 6 لە کۆتایی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە چونکە EA بە فەرمی ڕایگەیاندیە تەنانەت دەنگۆ هەبوو چەند جارێک گوتیان دوا دەخرێت بە 2022 یان سەرەتای 2022 بەڵام EA بە فەرمی ڕایگەیاند و دووبارە Battlefield نوێ لە کۆتایی ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە و هەروەها جگە لەوەش دەڵێن تاوەکو مانجی 4 یاخود 5 100% تڕێلێکی یاریەکە دەبینین یەک لە پەرپێدەرەکانی پێشووی یاری Battlefieldش لە تویتر لایکی چەند کۆمنتێکی کرد بوو کەوا دەڵێن یاریەکە بە شێوەی مۆدرنە ئەو لایکی کردیواتە تقریبا چۆن دەڵێ EA بە شێوەیەک لە شێوەکان دەڵێ کاکە ئەو جارە یاریەکەمان مۆدرنە کلاسیک نییە جەنگی جیهانی دووەم و جەنگ جیهانی یەکەم نابی بەڵکو مۆدرنە لەسەر سەردەمی ئێستاە و هەروەها EA لە ئەویش لە کۆنفرانسی بەڵێندەرانی خۆی پێشتریش وتبووی کەوا Battlefield 6 دەبتە گەورەترین یاری Battlefield تاوەکو ئێستا دروستیان کرد Resident Evil Village تۆزەک لە چیرۆکەکەی
ئاشکراکرا لە ڕێگەی وێنەیەک سکرینشۆتێک کە لە تویتر بڵاوکرێ ئەو سکرینشۆتەکەیە زانیارێکی زۆری لەسەر نووسرا بەڵام ئەو تێکستە لەسەری نووسرا سەرنجڕاکێشەکەوە ئیثن دەیدۆزێتەوە پێشەوەی بستە ناو قەڵایەکە یاخود وەبزانام ناو قەڵایەکە دەیدۆزێتەوە بزەبت نازانم بەڵام ئەو لە تویتر بڵاوکرێ لەسەری نووسراکەوە گوندەی کە هێشتا نای گوندەکەوتات نازانین لەو گوندەی شوێنی ئەویان دۆزیتەوە کەوا چۆن دەڵێگەی یەکێک لاشە یەکەکی ڕاکێشی شوێنەکەی ئەو شوێنێکەوە لاشەکەی پێڕاکێشرا شوێنەکەی لە بۆ ئەو قەڵای دەچی واتە لە دەوروبەری قەڵایەکەی خەڵک کوژرا یاخۆ لە ناو گوندەکەی خەڵک کوژرا ڕاکێشایتە ناو قەڵایەکەی جا ئەوت بە دوومانە دەکەن یان ئەوەیە کەوا لێدی دیمیسترو ئەو خانمە باڵا بەرزەکە کە لەو هەفتەی بەژنەکەی ئاشکراکەکەەوە 2.9 مترە زگەی 3 مترە گەز زەوەلاحە ئەو خانمە ئەو لاشانەی دەوێ زیندیان دەکاتەوە دیانکاتە ڤامپایر نازانین یانیش خراپەکارێکی دیکەژە ناو یاریەکەی هەیە کە هێشتا نازانین کە من پێرسی ژوتومەکەەوە لەوانەیە کریس ڕێدفیلدی ئەو کارەی بکات کریس ڕێدفیلد لەو یاری دەبتە گورک لە تریلەرەکان شێرە شێوەکان باس کرێ لە پۆستەرێکی پیشاندرەیە کە ئەو سپۆیلەر نییە کریس ڕێدفیلد دەبتە گورگ لەو یاری هەر لەو هەفتەی یاریەکانی پلیستیشن پلاس بەردەست خرا یاری دیسترکشن ئۆل ستارز یاریێکی نوێی پلیستیشن 5 هەفتی ڕابردوو زیاتر باسم کرد یاریەکە شەڕەسی باقا یاریی سەرنجڕاکێشە من چەند ماچێکم لە یاریەکەی ئەنجام دەکە تایبەتە بە پلیستیشن 5 و مالتی پلێرە ئەوەی جێی سەرنجە لەو یاری گرافیکەکەی بێگومان 4K 60 فرێمی تەواوە و یاریی خۆشە شەڕ سیارە یاریی خۆشە بێگومان و چەندین ئەبیلیتی جیاواز تێ چەند کاراکتەر تێ ئەبیلیتی جیاوازیان هەیە توانای جیاوازیان هەیە ئەوەی خۆشە لە ناو یاری ئەوەیە کەوا کاتێک گەمەی دەکەی دەستکەکە زۆر جوان کاردانەوەی هەیە هەزەی دەشتی گەلێکزار خۆشی دەشتی پلیستیشن 5 بۆم لە کاتێکی گەمەم دەکرد یەک لە مەسەرەن تایەکانی سیارەکەم پەنسەر بە دوگمەی ئاردوو ئیشی نەدەکردیان قرچی دەکرد وەکو بڵێ سیارەکە چاونی یاخود بۆنیی سیارەکەی تێکچی بەردەعمی کەوی هەز دەکە و بۆ شێوازەکە یاخود دەستکەکە بە شێوازە قڕقڕی دەکەکەوە لێ ناگەڕێ بڕۆی وەکو بەڕاستی جێل پێ لە بنزین سیار دەنێ بەڵام تایات پەنسەر ناڕوە زۆر سەرنجڕاکێشە نازانم چێ لە ئێوە تاقی کرد و دیسترکشن ئۆل ستارز یاخود بینیوتانیانە لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن وەروەها یاری کنترۆل ئەڵتیمەت ئەدیشن هەم لەسەر پلیستیشن و هەم لەسەر ئەکسبۆکس لە ڕێگەی گیم پاس وەروەها لە ڕێگەی پلیستیشن پلاس ئەو مانگەی بە خۆڕایی درایە گەیمەرانی پلیستیشن و ئەکسبۆکس کە ئەگەر بێت و سیریەست هەیە یاخود پلیستیشن 5 هەیە باڵتی یاریەکەێتە 6 فرێم و هەموو دیڵسەکان لە خۆ ناگری بەڵام هەر باشترێت لەوەی بە پارە بچین کنترۆلی تەبیعی بیکەی ئەڵتیمەت ئەدیشن یاریەکی کە زۆر سەرنجڕاکێشەمە بەڵام تاوەکو ئێستا تقریبا بەرواری بڵاوکردنەوەی نازانین تەنیا دەزانکەوە دواخریا لە بۆ 2022 و هەفتەکان ڕابژدێتر باسم کرد ئەویش یاری بایۆمیوتنتە تقریبا ئێستا دەزانین هۆکاری دواخستنەکەشی لە بۆ دەگەڕێتەوە هۆکاری دواخستنەکەی لە بۆ تۆمارکردنی هیواری دەگەڕێتەوە ستودیۆ بەرەمێنەری یاری بایۆمیوتنت ڕایگەیان کەەوە زیاتر لە 85,000 ڕستە لە ناو ئەو یاری نووسرایە وەروە 250,000 وشیان نووسیە و تاوەکو ئێستا هەرمیان ڕیکۆرد نەکردیە درێن ئەنیمەیشنی یاریەکە و کۆمبات وەشتانی تەواو کریا بەڵام ڕیکۆردکردنەکەی وەستایە لەبەرەوەی تیمێکی زۆریانێت تەنیا 20 کەس لەسەر ئەو یاری کار دەکا بەڵام یاریکە سەرنجڕاکێشە بایۆمیوتن زۆر سەرنجڕاکێشەمە هیوادارم کەەوە یاریی ناوازەش دەربچی دەنگوێکی دیکەش بڵاوکرێ لەسەر یاری سایلەنت هیل کەەوە چەندین مانگە دەڵێن سایلەنت هیل لە پلیستیشن 5 ریمیک دەکرێتەوە یاخود دروست دەکرێت بە تایبەت لەلایەن کۆنامی بەڵام هەر دەڵێن نەخێر کۆنامی دەڵێن نەخێتەنان کۆنامی هەفتەی ڕابردوو ڕاگەیاندکەوە ستودیۆیەکی گەورەی گەیمی خۆی داخستیان لەبەرەوەی نانەوێ بۆ ستودیۆی کار بکەن زیاتر یەک لە میوزیک ژەنەکانی پێشووی یاری سایلەنت هیل لەو هەفتەی لە چاپێکەوتنەک ڕاگەیاندکەوە چاوەڕوانی یاریێکی گەورە بن ئاشکراکردنی یاریێکی گەورە بن لە هاوینی ساڵ جایەکسەر خەڵک لە هەموو تویتەر و فەیسبوک و سوشال میدیا لە هەموو جیهان وتیان تەواو سایلەنت هیلی نوێ بەڕێوەیە لە مانگەکانی هاوینی ئەو ساڵ سۆنی لە ڕێکۆنفرانسێک ڕادەگەیەنی کەەوە پلیستیشن یاریێکی نوێی سایلەنت هیل بۆ پلیستیشن 5 بێگومان ئێستا ئەگەر بێت و یاریەکەش بەرهەمنێ ئەوەندە قسەی لەسرە خەڵک ئەوەندە چاوەڕوانە بێگومان لەوەی سۆنی لەگە کۆنامی دەکەوتە ڕێکەوتنەک یاریەکە دروست بکە 4-5 ساڵیت کە بڵاو بکرێتەوە 3 ساڵیت کە بڵاو بکرێت بەڵام ئەکیدم لەوەی تازە دەبتە ڕاستی لە بەروی خەڵکەکی یەکجار زۆر داوای سایلەنت هیل دەکات هەروەها هەر لەو هەفتەی ڕابردوو بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای بثێزدا بە ناوی ڕۆبەرت ئالتمان کۆچی دوایی کرد دامەزێنەری ستودیۆی بثێزدایە و هەم بەڕێبەری جێبەجێکاری ستودیۆی بثێزدایە ستودیۆکانی بثێزدایە ڕۆبەرت ئالتمان دەستی هەبوو لە دروستکردنی یاریەکانی فاڵاوت دەستی هەبووە لە دروستکردنی یاریەکانی دی ئەلدەر سکرۆلز کابراایەکی گەورە بۆ ناو دنیا ڤیدیۆ گەیم کۆچی دوایی کرد هەرچی تەنانەت کۆمپانیا سۆنی مایکرۆسۆفت نیتیندۆ ڕۆژنامەنووسەکان یوتیوبەرەکان سەرخۆشی خۆیان بەرامبەر خانەوادە و ستودیۆکانی بثێزدای ڕاگەیان بەهۆی کۆچی دوایی خاوەنەکەی دروستکەر و بەڕێوەبەری جێبەجێکاری و کۆمپانیای بەرەمێنەری یاری دە میدیەم کە لە هەفتەی ڕابردوو یاریەکە بە فەرمی بڵاو کراوە من یاریەکەم تقریبان تاقی کردەوە و یاریەکەم بەدڵ نیە زانانی دوای قسەی لەسەر دەکەم زیاتر لە ریڤیوی تایبەت بەرەپێدرانی ئەو یاریە بلوپەر تیم ڕاگەیاندکەوە لە ئێستاوە خەریکی بەرەمێنانی یاریەکی زۆر گەورەترن لە یاری دە میدیەم بێگومان
ستودیویەکی باشن کارەکانیان جوانە مایکرۆسۆفت پارێکی زەبەلاهی خستە بەردەستیان بێگومان دەبی یاری گەورەتر ئەو جارە بەرهەم بێن لەبەرەوەی The Medium یاریێکی گەورە نییە ڕاستە گەب دەبینی یاریکە ترێلر و شتەکانی زۆر زەخمە بەڵام وەکو چیرۆک وەکو گەیمپڵی یارێکی یەکجار زۆر سادەیە کۆنسۆلی کامێرات پێ ناکرێت بە شێوەی فیکسە وەکو یاریەکانی پێشڕۆزدنی وڵە تەنیا کارەکەرەکەی خۆت دەجوڵێنی وەروە کۆمباتی تێدا نیە شەڕکردنی تێدا نییە ئەو یاریام یارێکی زۆر زۆر زەخم نییە بڵێ وەکو گادڵڤارێکی نوێ لە بۆ کەسبۆکسی نەخێر یارێکی باشە گەیمەری تایبەت بەخۆی هەیە من یەکێک نیمە لەو کەسانە بەڵام گەیمەری تایبەت بەخۆی هەیە و دڵخۆشم لە بۆ نوع گەیمەرانێک حەزیان لە شێوەی کامێرای فیکسە تایبەت ستۆریەکی یاخود چیرۆکێکی نادەم سادە بەڵام ستۆریەکەوە تەنیا لە ڕێگەی خوێندنەوەی پارچەیە شتە یاخود چۆن دەڵێ ستایلی تایبەت بەخۆیتی دەمیریە ئینشاڵڵا ئەو جارە یاری باشتر دروست دەکەم من یاریەکەم سە پیسی تقریبا بەرەو کۆتایی دەچم بۆ چوونی خۆم تاوازاری دەرنابڕم دواتر زیاتر قسە لەسەر دەکەم لە ڕیڤیوی تایبەت کۆپانەی EA ڕایگەیاندکەوە یاریەکانی Star Wars زیاتر لە 3 ملیارد دلار داهاتیان بۆ کۆپانەی EA کۆکردیتەوە لەو 3 ملیارش بێگومان زیاتر لە ملیارێک و نیوی قازانز لە بۆی EA کاتە پارێکی زۆر زۆری قازانز کردیە و پارە زۆری کە قازانزی کردیە لە یاری لە مۆدە ئۆنلاینەکانی نەبوو بەڵکو لە یاری ستۆریەکانی بۆ وەکو یاریێکی وەکو جدای فاڵن ئۆردەر وەکو یاریی Star Wars Battlefront 2 ئاستە مۆدی ئۆنلاینی هەیە بەڵام ستۆریەکەشی هەر ناوازەیە و EA بە فەرمی ڕایگەیاندکەوە ئەوان بێگومان بەردەوام دەبن لە بەرمێنانی یاری Star Wars کۆمپانیای Star Wars دیش لە ناو دیزنی ئەوان ڕایگەیاندکەوە جگە لە EA یاری دیکەی Star Wars دروست دەکەن ئەو جارە Ubisoftیش یاریشی Star Wars یاخود چەند یاریش Star Wars لە بەرمێنانە بە شێوەی Open World کراوەی ستایلی Ubisoft کە یەکجار سەرنجە بەزان من Star Wars خۆش دێ لە کوردستان ئەگەر نەفرش کە Star Wars خۆش دێ لە کوردستان پلیز تکایە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن دوایین خەبەری ئەو ڕۆژمان ئەوەیەکەوە خەڵکەکی یەکجار زۆر یارین Red Dead Online ئەنجام نادا و ڕۆکستاریش بۆ ئەوەی تۆ بێنێتەوە ناو یاری Red Dead Online ئەسپێکی ناوازە کڵاوێک وەروە چاکەتێکی یاخود کەوتێکت بە بەلاش پێدەدات تەنیا بگەڕێەوە ناو یاریەکە دەست بە یاریەکەی بکەوە لەبەرەوەی ئێستا مۆدی ئۆنلاین یاریەکەی بە جیا دەفرۆشێت لەگەر ستۆریەکەی مەسەنەگەت و Red Dead هەر نەکڕیە دەتوانانی مۆدی ئۆنلاینەکەی بە بزان بە $4.5 $5 دەتوانانی بیکڕی بەڵام چەند هەفتەی داهاتوو ئەو داشکانە نامێنێت نرخی دەبتە $20 و یاریەکە خۆشێتە $30 سچینە بابەتانە دەمینێتەوە چی Red Dead Online دەکەم من چەند جارم کرد بەڵام زۆر سەرنجڕانیشم Red Dead Online نەکە Red Dead Redemption 2 Red Dead Online زۆر سەرنجڕانیشم چێ دەیکات کە دەکەم لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن خۆشەویستانم ئەوەش یەک تەنە هەواڵی ئەو ڕۆبوو هیوادارم بە دڵتان بوو وەکو وتم سێ بەرنامەی سفرەکژیری هەفتانە بەردەوام دەبن لە تەکنۆلۆژیا فیلم و سینەما و بەرنامەی تەلەڤیزیۆنی یاخود TV شۆ وەروەها ڤیدیۆ گەیم لە خزمەتتان ڕێز و خۆشەویستم قوڵکان لایکی ڤیدیۆ سەبسکرایب وەروە کاتانە دەکەم بەشداری لە گروپی ژیری بکەن لە فەیسبوک لەبێ بابەتی خۆش بڵاو دەکەینەوە وەروەها لەوانەش دەست بکەین بە بەخشینی $10 مانگانە لەناو گروپی ژیری لە فەیسبوک لینکم لە دیسکریپشندانەیە ڕێز و خۆشەویستم قوڵکان تا ڤیدیۆ داهاتوو خۆتان لەگەڵ